درۆکردن تاوانێک لە تاوانە گەورەکان کەسی باوەڕدار پێویستە زمانی بپارێزێت هەرگیز درۆ نەکەی بە هیچ شێوەیە کەسی باوەڕدار نابێت درۆ بکات خوای پەروەردگار فەرموویەتی یا ئەیوهە الەذینە ئامەنوا ئەی ئەوانەی باوەڕتان هێناوە اتقوا الله تەقوای خوا بکەن وەکونوا مع الصادقین و لەگەڵ ڕازگۆیان بن کەسانی ڕازگۆ بن کەسانی درۆزن مەبن درۆ ڕەوشتی کەسی منافقە پێغەمبەر فەرموویەتی صلی الله عليه وسلم ڕەوشتێک لە ڕەوشتی کەسی دۆڕوو ئیذا حدث کەذب کاتێک قسە ئەکات درۆ ئەکات لە قسەکردنیدا درۆ ئەکات باوەڕداری ڕاستەقینە درۆ ناکات ئەوەی کەوا درۆ ئەکات یان منافقە یان ڕەوشتێک لە ڕەوشتەکانی منافقانی تێدایە بۆیە ئەی باوەڕدار نەکەی ئەم ڕەوشتەی منافقان لە تۆ بێ کە بریتە لە درۆکردن هەروەها پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە فەرمودەیەکی تردا فەرموویەتی عەلەیکم بالصدق پەیوەست بن بە ڕازگۆیی تۆ بەرەو بەهەشت ئەبات و خۆتان بپارێزن لە درۆکردن چونکە درۆکردن تۆ بەرەو دۆزەخ ئەبات